لەژێر ناونیشانی بەشداریکردنی تورکمانەکان لە ڕیفراندۆم و ڕۆڵیان لە قۆناغی دوای ڕیفراندۆم پانێلێک لە شاری ئەولێر بۆ 4 کەسایەتی سیاسی تورکمانی سازکرا و تیایدا تیشتیان خستە سەر هەڵوێستی تورکمانەکان سەبارەت بە دۆخی ئێستای هەرێم. نەوەی تورکمان چاوی بەخشیوەتە ئەوەی کە ئایندەی خۆی لەو دەوڵەتی کە لە کوردستاندا تەشکیل دەبێت بە مافەکانی خۆی دەگاتن. دەبینین حکوومەتی اتحادی لە بەغدا دەیەوێت عقوبەی جەماعی بکاتن. عێراق ئێستا زمانی عەسکەرتاریەت بەسەر چوو. ئێمە ئێستا لە پرۆسەیەکدا دەژین پێی دەڵێن پرۆسەی دیموکراتیەت. عێراق جارێکتر عەسکەرتاریەت قبوڵ ناکاتن و ئەو میلەتەی ئێمە خەڵکی کوردستان هەموو نەهامەتیەکانی بە خۆیەوە دیت و ئستعدادیشی خوێنی خۆی ببەخشێتن و ئێمەش وەکو تورکمان خوێنی خۆمان دەبەخشین بۆ ئەوەی کە ئایندەی دەوڵەتی کوردستان گەشاوەتر بێت. بەشێک لە بەرپرسانی تورکمانەکان ئاماژە بەوە دەکەن لە هەرێمی کوردستان مافی هاوڵاتیانی تورکمان بە تەواوەتی نەدراوە و تا ئێستاش بە هاوڵاتی دەرەجە 2 سەیری تورکمانەکان دەکرێن و حکوومەتی هەرێمیش بە کەمتەرخەمی یەکەم دەزانن. گرنگە ئێمە کار لەسەر ئەوە بکەین پێداویستیەکانی وەک نەتەوەی تورکمانی هاوڵاتی تا ئێستا چی بۆ جێبەجێ نەکرانە یان کەم و کوڕی لە چوارچەوەی ئەوەی کە ئەو مافیەکانمانە لەبەرەوە ئێمە مەبدەئەکەمان هەیە. گرنگە ئەو مەبدەئات کە بیناغەیەکی هەیە لەسەر ئەو بیناغەیە چۆن دەتوانین هاوکاری ئەوەکانی خۆمان بین و ئەجندایەکی جوان بنووسینەوە پاش ڕیفراندۆم و بەشدار بین لە ئەوەکاندا لە گفتوگۆیەکاندا لە بڵین لە مناقەشەکان لە دانوستانەکاندا ململانەیەک دروست دەبێت و ململانەیە ئێستانیە لە زمانەوە کۆکرایتەوە لە ناو ناخی هەردوو نەتەوە دامایە لە ناو خەڵکانەکان بۆیە ئەوانەیە کە لەو مەرحەلەیە کە ژیاون بینیویانە دائما ئەبینین یعنی هێرشێکیان هەیە بۆ سەر ئەوەی بەرامبەر ئێمە نامانێ ئەوە بمێنێ هیوادارین ئەو بڵین ئەو کلتورە نەمێنێت بەکارکردن چارەسەر بکرێت. تورکمانەکان لە کوردستان واجباتی خۆیان دەکەن بەڵام حکوومەتی کوردستان چەند حەقی دەداتە ملەتی تورکمان بەڕاستی ئەوە زۆر معادلەکە ئەتو کە واجباتت دەکەی دەبی حەقت وەرگری ها لەسەر وەرەقە نووسین حەق نابێ حەق دەبی تەطبیق بکرێ دەبی هەست پێ بکرێ دەبی لە ناوی بژیم هەتا ئێستا بە تورکمانێکی وەچی من بلێ ئەتو هەست دەکەی نەتەوەی دومی دەلێم نەخێر لۆ لەبەرگەی حەقەکانم نەگەیشتمە ئەو حەقانی کە تۆموحاتی من کە نەتەوەی دووەمم بۆیە ئەمە لۆ ڕئیمان هەیە و واجباتی خۆمان دەکەین دەمانەوێت حەقەکاشمان وەرگری. لە هەرێمی کوردستان چەندین پێگاتەی جیا دەژین تورکمانەکانیش یەکێکن لەو پێگاتانە کە خاوەنی پێگە و کیانی سیاسی خۆیان و هەڵوێست و تێڕوانینەکانیان بۆ ڕووداوەکان کاریگەری دەبێت بەسەر ناوچەکەدا و بەشێک لە سەرکردە سیاسیەکانیش گلەی ئەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کەوا سەرجەم پێکاتەکان بە یەک چاو سەیر ناکرێن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.